ژینێ ئەترۆشی تووشی نەخۆشی شێرپەنجە بووە پێویستی بە نەشتەرگەریە لەبەرچی لە جاتی خانەوادەکەی هونەری هەڵبژار لە خانەوادەکەی دوور کەوتەوە لەگەڵ دایکی نێوانیان نەماوە لە ئێستادا وە قسەش لەگەڵ یەکتری ناکات کێ هەڕەشەی کوشتن لە ژینێ دەکا بۆچی لە زۆربەی دەرکەوتنەکانی جلەکانی نەشاوە چی بە کچەکەی دەڵێ عەشقەکەی ژینێ چی بەسەر هات ئێستا بە قسەی دڵی دەکاتن یاخود عەقڵێ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسوی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. ژینێ ئەتروشی خانمە شۆ خوشەنگەکەی شاری دهۆکی ڕەنگین سەرتادا لە سۆشیال میدیا بەدەرکەوت دواتر لە کاری هونەری ژینێ خەڵکی شاری دهۆکی ڕەنگینە و لەوێژ لەدایک بووە لە ئێستادا تەمەنی 23 ساڵە ژینێ لە 5 ساڵیەوە چۆتە وڵاتی نەرویج دواتر تەمەنی منداڵی لەوێ بەڕێ کردەوە تاوەکو گەورە بووە وەروەها دواتر 3 ساڵ لە وڵاتی ئەڵمانیا ژیاوە دواتریش چەماگێک لە وڵاتی سوید ژیاوە دواتر گەڕاوەتەوە بۆ کوردستان لە شاری دهۆک نیشتەجێ بووە ژینێ سەرەتا لە سۆشیال میدیا بەدەرکەوت و هەروە خەڵکێکی زۆر سەرنجیادا ئەو خاتونەیە لەبەرەوەی چەند تایبەتمەندیەکی جیاوازی تێدا بوو. ژینێ خاوەنی کچێک کە بە ناوی ژولین هاوسەرگیریشی کرد و بەڵام لەگەڵ هاوسەرەکەی لێک جیابوونەوە چەند مانگێک پێش ئێستا ژینێ باز لەوە دەکاتن لە ژیانمدا لەوە پەشیمانم هاوسەرگیریم کردووە لەبەرەوەی گەورەکانم چەند پێیان وتم ئەم کارە مەکە و هاوسەرگیری مەکە بەڵام من ئەو کاتە تەمەنم منداڵ بوو نزیکەی 19 ساڵ بووم بیر و باڕووما بوو ژیانێکی نوێ دەست پێ دەکا بەڵام لە ژیانمدا شکستم هێنا و وا لە ژیانی هاوسەرگیری و زەواجمدا زۆر پەشیمانم کە تاوەکو ئێستا ئەو تەمەنەی بەڕێم کردووە. ژینێ لە بواری سینەمایی کاری کردووە وەروەها بازەوە دەکاتن لە تەمەنی 6 ساڵیەوە تاوەکو بۆتە 13 ساڵ لە شانۆ کاری کردەوە لە وڵاتی نەرویج حەز و خولیای زۆر بۆ کاری هونەری هەبووە وەروەها لە کاری شانۆش بەردەوام بووە تاوەکو گەڕاوەتەوە دهۆک لەم شارە دەرهێنەرێک دەناسێ بە ناوی محەممەد ژووری کە بەشداری دەکەن لە فلیمێکی سینەمایی ئەم فلیمە سینەماییە بە ناوی هەرجینەیە وەروەها لەو فلیمە وەکو ئەکتەرێک بەشداری کردو وەروەها فلیمە سینەمایەکە بۆتە پرۆژەیەکی سەرەکی ئەو خاتونە و خەریکی بواری درامایەکی بادینیشە وەروەها دەڵێتن لەم درامایە 4 خانم بەشدارین و هەمومان خەڵکی دهۆکین و باز لەوەش دەکاتن لە فلیمە سینەمایەکەدا بۆتە پرۆدەسەری ئەو فلیمەیە و باز لەوەش دەکاتن تاکو ئێستا فلیمەکە بڵاو نەبووتەوە بەڵام دەڵێ فلیمێکی زۆر خۆشەوە لە هەروەها لە زۆربەی فستیڤالە جیهانیەکان بەشداری دەبێتن و ئەو کاتە نمایشی دەکەینەوە دەتوان ئێوەش بینەری فلیمەکەمان بن و وا ڕایخۆتان بڵێن. وەژینێ دواتر گۆرانێکی بادینی دەڵێتن لە سۆشیال میدیا بڵاوی دەکاتەوە بە شێوازی لایڤ دەگدانەوەیەکێکجا زۆری دەبێتن دواتر ژینێ لەگەڵ هونەرمەندی بەناوبانگ مستەفا جژلی گۆرانێک بڵاو دەکەنەوە بەنای ئیمتیاز کە ئێستا بینەرێکی ئەکجا زۆری هەیە لە وڵاتی تورکیا و لە کوردستان. ژینێ توانیوێتی بینەرێکی ئەکجار زۆر بۆ خۆی ڕابکێشێتن لە بواری هونەری وە تاوەکو ئێستاش چەندین خەڵاتی وەرگرتووە. ژینێ لە دەرکەوتنەکانی لە ڤیستەفاڵەکان بەجلی نەشیا و خەڵک بازەوە دەکەن کە جلەکانی هی مۆدێل و کەسایەتیە دیارەکانی ترە بەڵام بۆ هونەرمەندێک ئەم جلەیە نەشیاوە. ژینێش لە وەڵامدا دەڵێ ئەم جلانە نەشیاو نییە بەڵام لە ناو کۆمەلگای کوردین نەشیاوە. سەرەتا پێم وابوو شتێکی زۆر ئاساییە بەڵام لە کۆتاییدا تێگەیشتم کە ئەوە لەگەڵ کۆمەلگای کوردی ناگونجێ ناکرێتن بۆ شوێنێک بڕۆی هەر جلێک بتەوێ لەبەری بکەی بۆ ئێستا دەزانم چ جلێک بۆ چ شوێنێک لەبەر دەکەم. دوای ئەوە دەنگۆ ئەوەی بڵاوبەوە کە ژینێ تووشی نەخۆشی شێرپەنجە بووە زۆر بەداخەوە
ئەو هونەرمەندە گەنجەیە لە ئێستادا تەمەنی تەنها 23 بۆ 24 ساڵ دەبێتن کە تووشی ئەو نەخۆشە بوو و پێویستیشی بە نەشتەرگەریە بەڵام نەخۆشەکەی لە سەرەتادایە و هیوادارین بە زووترین کات چاک بێتەوە و بگەڕێتەوە سەر ئاستی ئاسایی خۆی وەژینێ پرسیاری ئەوەی لێ دەکەن ئایا لە نێوان خانەوادەکەت یان هونەر دەڵێ من پێشووتر هونەرم هەڵبژاردووە پێم خۆش بوو ئەو شتانەی کە خەون و تموحی منە بە دوایان کەوم و ماڵەوەمان دوو ڕێگان هایشتە پێشم وتیان یاخود ئێمە یان نوش هونەرەکەت ژینش لە وەڵامدا وتوێتی من هونەرەکەم هەڵدەبژێرم لەبارەوەی لە منداڵیەوە هونەر خەونی منە وەژینێ دەڵێتن لەگەڵ بەشێک لەگەڵ خانەوادەکەم قسەی دەکەم نەوە کەمیان بەڵکو بەشێک و دەڵێتن زۆر بەداخۆ لەگەڵ دایکم ئێستا نێوانمان باش نییە و چەند ماگێکە لەگەڵ دایکم قسەم نەکردووە وا دیارە ژینێ لە قسەکانی و لە چاوی ڕادیارە پێخۆشە بە زووترین کات قسەی لەگەڵ دایکی بکاتەوە بەڵام کەسانێک هەنە کە ڕێگرن ناتوانێت قسەیان لەگەڵ بکاتن وەژینێ ماوەیەک دەنگۆی ئەو بڵاو بووە کە هەڕەشەی لێ دەکەن ژینێ بازەوە دەکاتن ئەو هەڕەشانە ئەو کاتە بوو کە لەگەڵ هاوسەرەکەم جیابوومەوە و لە بەخاتری ئەو هەڕەشانە من تاوەکو ئێستا 3 جار خانۆکەی خۆم گۆڕیوە لە ترسی ئەو هەڕەشانە بۆ ئەوەی هیچ کێشەیەک نەبێتن وا دیارە دوای ئەوەی کە جیابۆتۆ لەگەڵ هاوسەرەکەی هەڕەشەی لێ کردووە یاخود خانەوادەکەی دەڵێتن لەبەر ئەوەی لە ناو قەومەکەی ئێمە تاوەکو ئێستا هیچ ئافرەتێک نەبووە لە هاوسەرەکەی جیابێتەوە من یەکەمین ئافرەتم کە لەگەڵ هاوسەرەکەم جیاو بوومەوە بۆیە ئەوەش بە خانەوادەکەم قبول ناکرێتن وەروها قسەکەی ئێمە کە لەگەڵ خانەوادەکەم قسەی ناکەم تەنها ئەوەیە کە من کاری هونەریم هەڵبژاردووە تاوەکو ئێستا هیچ شتێک بە ناوی ئەخلاق و ئەو بابەتانە لەسرم نییە وەژینێ لە ئێستادا دەتوانێت بەدە زمانی جیاواز قسە بکاتن کە ئەوەش لە جیهاندا ئەو کەسانە زۆر نینە و ئێمەش وەکو ستافی کلیل میدیا هیوای زوو چاکبوونەوە بۆ ئەو هونەرمەندە خۆشەویست و ڕۆح سووکە دەخوازین هیوادارین بەسەر نەخۆشەکەی زاڵ بێتەوە دووبارە گۆرانی خۆش بین و وا کاری جیاواز لە بواری هونەردا ئایا تۆ ژینێ چۆن دەبینی و چۆن هەڵی دەسەنجێنی بۆ ماڵە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆ ماڵە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگ گۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمابی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا